إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێزم، خوشکانی بەڕێز، لە هۆکارەکانی دڵمراندن یا دڵڕەقبوون پاشان کە ڕق ئەبێ ئەمجا ئەشمرێ، زیادەڕەوی و ئیسرافە لەو شتانەی کە خوا حەڵاڵی کردووە. بڕێزان، هەفتەی پێشوو عەرزی ئەومان کردن کە زیادەڕەوی چەند خراپە، چونکە منهەجی خوا، بەرنامەی خوا وایە خۆشەویستەکانم، کە ئینسان ئەبێ میانەڕەو بێ، وەسەط بێ لە هەموو شتەکانە، دوور بێ لە زیادەڕەوی و لە شلڕەوی. طبعا ئەمە لە منهەجێکە بۆ هەموو شتەکان. لە هەر شتێکە زیادەڕەوی بکەی سەرنجامەکەی خراپە. و ئومەتی ئێمە بەداخەوە لەم منهەجە ڕاستەی خوای پەروەردگار کە خوای تەعالا فەرمێ قل ئەمەرە ڕەبی بالقسط، واتە میانەڕەوی و وەسەط، لەم منهەجە زۆر بەمان لامانداوە کە لادانیشلەی خوا پەناماندا زۆر خەتەرە. زۆرینەی خەڵک لە زۆربەی شتەکانە ئیسرافەکەن. هەفتەی پێشوو ئاماژەمان بە یەکێک لە جۆرەکانی ئیسراف کرد، ئیسرافکردن لە قسەکردنە. طبعا ئەوە هەر ئاماژە بوو، ئەگینا خۆی ئەگەر درێژە و تەفاسیلی پێ بدەین هەر زۆر باسەکە قوولە و نمونەش زۆر زۆرە لەسەر زیادەڕەوی ئێمە لەو بوارە. بەڵام ئاماژەکردن بۆ ئەو کەسانەی کە تێگەیشتون کە ژیرن، ئاماژەکردن بەسە. الحەلیم تەکفیه الئیشارە، کەسی حەلیم تەنها ئاماژەکردن بۆی بەسە، لی تێگا. یەکێکی تر لەو شتانەی کە ئێمە تایە زیادەڕەویمان کردووە، و زیادەڕەویکردنیش دڵنیابن کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر دڵمان کە ڕقیەکات، کە ڕۆحیەت لە ناو دڵمانە نایڵێ، و زۆرینەی خەڵکیش دڵیان مردووە بەهۆی ئەوەوە ئیسرافکردن لە خواردن و خواردنەوە، زیادەڕەویکردن لە خواردن و خواردنەوە، کە ئەمە موسیبەتێکی زۆر گەورەیە بەڕاستی. ئەمەش طبعا دوو لای هەیە. لایەکی لە خودی خواردنی خۆمانە، لە مەعیدەمانە، بەزەیمان بە هیچ بە مەعیدەی خۆمانە و بە جەستە و لاشەی خۆمانە نایە. و لە لایەکی تریشەوە ئەو خواردنە زۆرەی کە دەستمان ئەکەوێ بەڕاستی هەندێکی لێ بەکارهێنین و پاشان بەفیڕۆی ئەدەین. یعنی ئێمە وەکو خۆمان، وەکو خودی خۆمان، بەزەیمان بە مەعیدەی خۆمانە نایە، ئەمەنەی تێ ئەەکەین کە مەعیدە و گەدەش شوێنی هەموو نەخۆشیەکانە، ئەوەندەی تێ ئەەکەین کە ئیتر ناتوانێ هەرسیکە، ناتوانێ هەزمیکە، و بۆتە هۆی ئەوەی کەوا دەیەها دەرد و نەخۆشیمان توش بووە. لە لایەکی تریشەوە ئەو سامانەی کە دەستمان کەوتووە زۆرینەی بە خواردن و خواردنەوە سەرفەکەین. خواردن و خواردنەوەکەش هەندێکی لێ بەکارهێنین، پاشان باقیەکەی فڕە ئەدەین. بڕۆ تەماشای زەوڵخوانەکان کە، تەماشای ئەو شوێنانە بکە کە تایە پاشماوەی خواردن و شتەکان فڕە ئەدرێ، بڕۆ تەماشاکە ببینە، بزانم حاڵی چۆنە.
يعني مصيبته بالراسي فرد آرد فرد برنج وجورها أنواع خواردن وخواردن وفر أدري هرواش أروها. يعني تصور بك برا بالرئيزة كانم أويك أمرو استيرادك بو ملتي عراق لوانه بڵێن بەشی جاران بەشی هەموو ئومەتی ئیسلامیە کرد ئەوەی ئەمڕۆ ئەو هەموو خواردنەوە کە دێ بۆ تەنها دەوڵەتێک کە عێراقە کە نزیکەی 40 ملیۆنێکە جاران لەوانەیە بەشی هەموو ئومەتی ئیسلامی بکردایە، ئێستا بەشی 40 ملیۆن ناکە. و ئەوەی کە ئێستا لە ماڵێکە ئەخورێ جاران بەشی عەشرەتێکیە کرد بەڕاستی، نەک ئەخورێ وەکو خواردن، یعنی وەکو خواردن ئەهێنرێتە ماڵەکە. ئیتر زۆر زۆریشی لێ فڕە ئەدرێ لەگەڵ ئەوەیشی کە ئەخورێ زیادە ڕەوێکی زۆر زۆری تیا ئەکرێ. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە زەممی ئەمە ئەکات. گوێ بگرن چی ئەفەرمێ خوای تەعالا لە سوورەتی ئەعرافە لە ئایەتی 31. خوای تەعالا ئەفەرمێ کولوا واشربوا، بخۆن مسلمانان و بخۆنیشەوە. ئەکل و شروب حرام نییە، خواردن و خواردنەوە پێویستیشە نەک حرام نییە، پێویستیشە، ضروراتی حیاتە. ئەگەر شلڕەوی تیا بکە یعنی زوعفە تێری لاشت بەڕاستی ئەو لاشەیە نابێت کە پێویستە. ئەگەر شلڕەوی تیا بکەی یعنی لە خواردنەوە و خواردن و خواردنەوەیە کەم ڕەوی بکەی زەرەری هەیە. بە هەمان شێوە ئەگەر زیادە ڕەویشی تیا بکەی زۆر خەتەرە. کەم کەس کەم ڕەوی ئەکا لە خواردن و خواردنەوە، چونکە خوای تەعالا جیهازێکی لە لاشەمانە دروست کردووە مەگەر کەسێ نەخۆش بێ ئەگینا جیهازەکە خۆی داوای خواردن و خواردنەوە ئەکا، زەختت لێ ئەکا، داوات لێ ئەکا. بۆیە کەم جا شەریعەت داوای ئەوەی کردووە کە مسلمان ئیهمالی نەکا لە خواردن و خواردنەوەیە. بەڵام ئەوەی کە خوا ئاماژەی پێ کردووە و زۆر جەختی لەسەر کردووە مەوزوعی ئیسرافکردنەکەی، یعنی زۆر تێکردنەکەی. بۆیە خوای تەعالا تەماشاکە لەم ئایەتەیە لە سوورەتی ئەعرافە ئایەتی 31 خوای تەعالا ئەفەرمێ کولوا واشربوا، مسلمانان بخۆن و بخۆنەوە، ئەمریشە یعنی بخۆن و بخۆنەوە، بەڵام ولا تسرفوا، ئاگاتان لێ بێ ئیسراف مەکەن، زیادە ڕەوی مەکەن لە خواردن و خواردنەوەیە. إن الله لا يحب المسرفين. خوای تەعالا خۆشی بە ئەو کەسانەیە نایەتەوە، ذاتی مقدسەی الله پەروەردگار جل جلاله خۆشی بەو کەسانەیە نایەتەوە کە ئیسرافەکەن، تەنانەت لە خواردن و خواردنەوەشە. و ئاەتەکە لێرە ڕەبتە ئەسڵەن بە خواردن و خواردنەوەیە، ئەگەر ئیسرافی تیا بکەی خوای تەعالا خۆشتی ناوێ. و نەوێ خوای تەعالا قینی لێمان بێ حەزکا ئێمە کەم بخۆینەوە. خوای تەعالا ئەم سەرزەویەی بۆ ئێمە ئینسان دروست کردووە، بەڵام لەبەر مەسلحەتی خۆمان لەبەر بەرژەوەندی خۆمان ئەفەرمێ ئیسراف مەکەن، لەبەر بەرژەوەندی خۆمان. چونکە خواردن و خواردنەوە زیانت ئەگەر زیاد لە حەد بێ زیانت پێ ئەگەیەنێ، وەکو چۆن هەموو شتێکی ئەم دنیاە ئەگەر زیادە ڕەوی تیا بکەی زیانت پێ ئەگەیەنێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما ملأ آدمي وعاء شرا من بطنه بحسب ابن آدم لقيمات يقمن صلبه فإن كان لا محالة فثلث لطعامه وثلث لشرابه وثلث لنفسه. پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچ وعاءێک نییە، وعاء ئەوەیە کە شتیتی ئەەکەی، کیسە بێت یان قاپێک بێت یان شتێک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەعیدەی گەدەی ئینسان تەشبیهەکا بە وعاء، ئەفەرمێ هیچ وعاءێک نییە، هیچ کیسەیەک نییە، هیچ قاپێک نییە ئەوەنەی مەعیدە شەڕ و زیانی تیا بێ کاتێ پڕیکەی. سبحان الله. بەسە بۆ ئینسان، بۆ بەنی ئادەم، بۆ ئادەمیزاد چەند تیکەیەک کە پشتی ڕاست کاتەوە. یعنی خواردن بەس بۆ ئەوەیە کە قووەت بدا بە ئینسان، قووەتەکەش بە چەند تیکەیەک دەستەکەوێ. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر هەر زیاد حەزت کرد
ئەفەرمێ مەعیدەت بکە بە 3 بەشەوە، بەشێکی بۆ خواردن، بەشێکی بۆ خواردنەوە، بەشێکیشی بێڵەوە بۆ هەوا و نەفەس، بۆ هەناسە. یعنی ئەگەر زیاد لەوە بەشەکەی تریش پڕکەی بەڕاستی ئیسرافت کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدی کەمی داناوە کە چەند تیکەیەکە، لای کەمەکەی چەند تیکەیەکە، یعنی ئەوەندەی کە برسێتیەکەت بشکێنێ، لای زۆرەکەی مەعیدەت بکە بە 3 بەشەوە، چونکە لەوە زیاتر زیانت پێ ئەگەیەنێ، زەرەرت پێ ئەگەیەنێ، بۆ خۆتیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئیمامی حاکم ئەیگەڕێتەوە بۆمان لە ئەبی جوحەیفەی سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوان فەرموویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن أكثر الناس شبعا في الدنيا أكثرهم جوعا يوم القيامة. كي للدنيا زور تير بخوا لقيامتا أو كسل همو كسي برسي تريتي بوشي وزتاني لدنيا زور بخوي لقيامتا برسيتا به، لدنيا كم بخو لقيامتا تيري. للرواية ابن أبي الدنيا، طبعا ام حديثة شيخ الباني تصحيحي كردوه، للرواية ابن أبي الدنيا هاتو أفرمي فما أكل أبو جحيفة ملء بطنه حتى فارق الدنيا. دواي أويك أم حديثي بيس أبو جحيفة أفرمي قد معيدي تير نكرت، قد زقي تير نكرت حتى للدنيا درجو. تماشا كان خوش ويسكان أصحابي بيغمر صلى الله عليه وسلم چون بون يكسر حديثكي بيستوى تواو جيبجي كردوى، بلام ايما حديثكان آياتكاني قرآن حديثكاني بيغمري خوا صلى الله عليه وسلم أبيسين وبشت دوي أخين وعذروا بيانو أدوزينوا هر يك لإيما عذري بيه آمادي كردوى. هر حديث يكان آياتكي بيست بجوري آرزوي خوي نبو يكسر بيانو عذركاني هينيتوا أويك يا شيء أمتي إيما. روجي كان عمري كري خطاب خوالي الرازي بيت شو مالوا تماشاي كرت ماري عبد الله كري سرداني ماري عبد الله كري كرت تماشاي كرت قوشتيان كردوا، فرمي ما هذا اللحم، فرمي أم قوشتت شيا عبد الله فرمي اشتهيته، فرمي والله آرزوم كرت حزم لي كرت، فرمي وكلما اشتهيت شيئا أكلته. إمام عمر فرموي بوتو حركاتي حزلت شتي بكي يكسر أي خوي سير أم قاعدة لا يخو ما شون عكسه بوتو عليه نفس مشكلة ضلت شو صار حرشي بيخو بلام سي إمام عمر كا أفرمي بوتو حركاتي ضلت شو صار شتي يكسر أي خوي كفى بالمرء إسرافا أن يأكل كل ما اشتهى. سبحان الله، قاعدة كالريك عكسه، ريك عكسي أويك أمر لنا وخو ما نباوه، بس بو إنسان بمسرف بجمير لا يخواي پروردگار وبك يتبر أو آياتيك خواي تعالى أفرمي إن الله لا يحب المسرفين كلما اشتهى شيئا أكله. هركاتي حزي لاشتيا كرت يكسر بالرابي خوا بالراسي أو إسرافة إنسان أبي خوا قربي. إمام عمر أي فرمو اخشوشنوا فإن النعم لا تدوم، أي فرمو خوتان ومالو بنالتان لسر زبري رقيبة كار بيرن، يعني الرايان بيرن لسر زبري لسر جارجار لسر أوي كبرسيانيش ببي جارجار لسر أوي كخواردنية بخون خواردنك توزي بجوري أرزويا النبي چونك نعمتكاني خوا بردوام نية أمروها تسبينيته جاء أجر مالو منالت رانه نابيو پرورديان النكر دبي سبي تنازلي قورا أدن مبدأ برنامج منهج جياني خوان أخنا لا برخاطر زكيان زانایان و خبراء ئەوانەی کە لەو بوارە شارەزاییان هەیە لە بواری جەستەی ئینسانە و لە بواری گەدەی ئینسانە ئەڵێن هیچ شتێک ئەوەنەی خواردن زەرەر بە ئینسان ناگەیەنێ، قەزدم یعنی زۆر خواردن. ئەڵێن زۆر خواردن تەنها زەرەری نییە بۆ ئەوەی کە لاشەی ئینسان قەڵەوکە،
بەڵکو زۆر زەرەری هەیە بەوەی کە ئینسان تووشی نەخۆشی دڵ بکە و تووشی نەخۆشی سوکەری بکە و چەندین نەخۆشی تریش. بۆیە زۆر خواردن وەک ئەوە وایە خۆت بەدەستی خۆت بکوژی. لەبەر ئەوە ئەو میزانە ئەو ترازوەی کە ئیسلام دایناوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داینا کە ئینسان چەند تیکەیەک پشتی ڕاستکاتەوە ئەگەر هەر زیاد حەزت کرد لە خواردنەکە 3 کوتی بۆ خواردن 3 کوتی بۆ خواردنەوە کوتێکیشی بۆ هەوا و نەفەس. ئەوە منهەجی ئیسلامە. یا ڕەبی خوای بخاتن ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی، هیدایەتمان بدەی، بەردەوامان بکەی لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی، لەسەر ئەو ڕێگا و منهەجەی کە خۆت پێت خۆشە یا رب العالمین. یا ڕەبی خوایە شیفای ئەو نەخۆشانە بدەی کە داوای دوعای خێریان لێکردین. یا ڕەبی شیفای ئەو ئافرەتە بدەی کە سوکارەکەی داوای دوعای خێریان لێکردین و شیفای ئەو مناڵەش بدەی کە سوکارەکەی داوای دوعای خێریان لێکردین. یا ڕەبی خوایە ئەومان کە نەخۆشە لەم مەجلیسە و گوێی لەم وتارە ئەبێ یا ڕەبی خوایە شیفای بدەی. یا ڕەبی ڕەحم بە مردووی هەموو لایەکمان بکەی. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی. یا ڕەبی هەر کەسێک لە ئێمە ئەگەر ڕێگایەکی خراپەی گردۆتە بەر یا ڕەبی خوایە ئیسلاحی بکەیت و بێنیتە سەر ڕێگای ڕاست. یا ڕەبی هیدایەتی گەنجەکانمان بدەی. یا ڕەبی ماڵ و مناڵمان ساڵح بکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە پیاوە پیرە بە تەمەنەکانمان بکەی. یا ڕەبی ئاڵای ئیسلام هەردەم شەکاوە بێ لەناو ئەم وڵاتە. یا ڕەبی خوایە کاربەدەستانی ئەم وڵاتە هەردەم پیاوی باش و پیاوی چاک بن یا رب العالمین. یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت لە نیعمەتی خۆت مەمانگرەوە. یا ڕەبی بارانی ڕەحمەتمان دائیم بەسەرا ببارێنە، بەرەکەت بخەیتە دەغڵ و دانی ئەم کوردستانەوە. ئامین ئامین.